چامپیۆنز لیگ بەهێزترین پاڵەوەندی لەسەر ئاستی ئەوروپا دەست پێ دەکاتەوە و چەندین یاری بەهێز و ئاگرین ئەنجام دەدرێن. سێشەممە یاریەکانی چوونی قۆناغی چارەکی کۆتایی دەست پێ دەکا و لە کاتژمێردەی شەودایانەی ڕیال مەدرید لە یاریگای خۆی میوانداری مانچستەر سیتی دەکات. ڕیال مەدرید لە مۆرزەدا بە بارودۆخێکی باشدا تێدەپەڕێت لە خولی ئیسپانیا و بەشێک لە یاریزانە پێکراوەکانی گەڕاونەتەوە. دەیەوێت بە ئەنجامێکی باشەوە ئەو یاریە کۆتایی پێبێنێ تا لە یاری گەڕانەوەدا تووشی کێشە نەبێت لە بەرامبەردا. مانچستەر سیتی ئامانجی ئەوەیە لە سانتیاگۆ بەرنابیۆ بەبێ زیانی گەورە بچێتە دەرەوە. ڕیال مەدرید و مانچستەر سیتی لە مێژوودا دەجار ڕوبەڕوو یەک بوونەتەوە لە چامپیۆنز لیگدا. یان ئینگلیزیەکە 4 بردنەوەی بەدەستهێناوە و 7 گۆڵی تۆمار کردووە. 3 یاریش لە سوودیانی شاهانە کۆتایی پێهاتووە و 14 گۆڵی کردووە. لە 3 یاریشدا یەکسان بوون. ئەو دوویانەیە لە کۆتا 4 وەرزی ڕابردووی چامپیۆنز لیگدا لە 3 وەرزیاندا ڕوبەڕووی یەک بوونەتەوە با شێوەیەک کە 6 یاریان ئەنجامداوە و مان سیتی 4 بردنەوەی هەبووە بەرامبەر بردنەوەیەکی ڕیال مەدرید و یەکسانبوونێک. ستیزن 14 گۆڵی تۆمار کردووە بەرامبەر 9 گۆڵی یانەی شاهانە. لەو یاریەدا جگە لە کێبڕکەی دوویانە ڕوبەڕبوونەوەی دوو ڕاهێنەری گەورەی تۆپی پێیە کە کارلۆ ئەنشلۆتی و پیپ گواردیۆلان. ڕابردوودا 10 جار ڕوبەڕووی یەک بوونەتەوە. گواردیۆلا 6 بردنەوەی بەدەستهێناوە بەرامبەر 3 بردنەوەی ئەنشلۆتی و لە یەک یاریشدا یەکسان بوون. لە هەمان کاتدا و لە یاریکی بەهێزی تردا یعنی ئارسناڵ ئینگلیزی لە یاریگای خۆیدا میوانداری یانەی بایرن میونشنی ئەڵمانی دەکات. ئەو دوویانەیە لە مێژووی چامپیۆنز لیگدا 12 جار ڕوبەڕووی یەک بوونەتەوە. یانە باڤاریەکە لە 7 یاریدا براوە بووە و 27 گۆڵی تۆمار کردووە. گەنەرزیش 3 بردنەوەی بەدەستهێناوە و 13 گۆڵی کردووە. لە دوو یاریشدا یەکسان بوون. ئارسناڵ کە لەم وەرزەدا بە هەستێکی نایەبەوە دەرکەوتووە دەیەوێت لە چامپیۆنز لیگدا ئەنجامێکی باش بەدەست بێنێت هاوشێوەی پریمەر لیگ کە کێبڕکەی بردنەوەی نازناوەکە دەکات. لە بەرامبەریشدا بایرن میونشن دوایەوەی بێهیوا بووە لە بوون بە پاڵەوانی خولی ئەڵمانیا ئامانجیەوەیە بە بەدەستهێنانی ئەنجامی باش لە چامپیۆنز لیگدا هاندەرانی ئاش بکاتەوە و قەرەبووی ئەنجامە خراپەکانی لە بوندسلیگا بکاتەوە.